میوانداری بەڕێز دکتۆر ئەمین بەکر ئەندامی پەرلەمانی عێراقمان کردووە. کاک دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەمەوێت ئەو پرسیارە بکەم کە هۆکار چی بوو ئێوە وەکو فراکسیۆنە کوردیەکان بە شوێکی گشتی بایکۆتی دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراقتان کرد؟ سەرەتا سڵاوتان لێ بێەوە، سڵاو لە بینانی کەناڵی پێیام. ئەوەی کە زۆر گرنگە ئێمە لەم بابەتی بوجەدا سووری لەسەرەوەی کە پێویستەکات ینی ئەو ژمارانە چاک بکرێت کە پێویستەکە بۆ پێدانەوەی پێداویستەکانی هەرێمی کوردستان و دانی کەمی دابینکردنی موچەی موچەخۆران. ئەو بجەی کە هەیە لە بەردەستماندا ژمارەکانی ێزگار کەمە و ئەتوانم بڵێم میوەی موچەی موچەخۆران زەمان ناکە. بۆیە لەو پێناوەدا ئێمە کەم پێشتر خاڵمەنۆک و تێبینی نردبوو بۆ ئەنجومەنی وەزیران بۆەوەی چاک بکرێت. فێر دەکەین ئەنجومەنی وەزیران بە زمانێکی زۆری لەلایەن ئەمانەی عامێن بزیرانەوە بە زمانێکی زۆر نازانستی وەڵام دراینەوە و لە سەدا 99 نەکرد داواکارەکانی ئەمریس و شیعەکان هەمویانی وەکو یەک ڕەفز کردبوو. ئەو جۆرە نەزرە ئیستیعلای و خۆ بە گەورە زانیەیەکە لەناو ئەنجومەنی وەزیرانەیە، یعنی جێگەی قبوڵ نییە، چونکە پەرلەمان بەعام مەسئولە لە دەڕشتنی سیاست جاگیریکردنی سیاسەتی گشتی لە دەوڵەت و موازنە ستراکچەری سیاسەتی دەوڵەتی تیا ڕێک دەخرێتەوە. من بجەیە کە نە دەرفەتی کارە بێت، نە تەنها بتوانێت موچە بۆ دابین بکات، نە دەرفەتی کاری زیاتر بۆ خەڵک دابین بکات، نە بتوانێت خەدەمات و ئیهتیمام بە بودجەی تاحتی و ژێرخانی ئابووری تیا بێ و پارەی بۆ دەرفەتی کەواتە یعنی ئەو بجەیە چ گرنگێکی هەیە، یعنی هەموو بجەکە تۆ دراسەیەکەی دەڕراوە لە گرنگ پێشکەلەوەی کە کۆمەڵ سنجاتی زۆرشی تایە. بۆ نمونەیەکێک لەوانە دەبایە خەرجەکان بە یاسای سەربەخۆ بنکردنی هەموو خەرجەکانی هێناوە لەناو یاسای بودجە بووی کە ڕێگە بە پەرلەمان نەدات مناقەشەی یەک بێکم قەرزانە بکات، سوودەکانیان جەتواکانیان کاریگەریان نابێتەوەی ئەوەی کە بەم بارگیرانێ نەختی بێ بۆ زیرەکانی داهاتوو دەتوانێت سوودی وەرگرت. بۆیە ئێمە قەرارماندا وەکو کورد لە کوردستانەکان لە کۆبوونەوەی خۆماندا لە بینی خۆماندا ڕێکەوتی نەرد پێنج کوردلەکە لای کاگەران دانیشتین و بڕیارماندا کە بەشداری دانیشتنەکە. زۆر باشە دکتۆر، بەڵام وەکو بەڕێزدە و ڕەخنانت بەرامبەر با پرۆژە یاسای بودجەی 2018 ڕوون کردەوە، بەڵام لە هەمان کاتدا حەیدەر عەبادی داوای لیستی چەند وەزارەتێکی کردووە، لەوانە وەزارەتی تەندروستی، وەزارەتی پەروەردە و ئەژووترێت کە لەم ماوەدا وەزارەتی خوێندنی باڵاش موچەکانیان لەلایەن حکوومەتی عێراقیەوە دەنێردرێت. ئەمەش نێت پاکیەک نییە لەوەی کە دەیەوێت بە شوێکی گشتی موچەی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بنێرێت لە دەرەوەی یاسای بودجە. یعنی ئەم خوێندنەوەی بەڕێزت چییە بۆ ئەو هەنگاوەی حەیدەر عەبادی؟ وەڵی من نامەوێت دڵی خەڵک ناخۆشکەم، بەڵام لە حەیدەر عەبادی ڕنابینم کە بتوانێت دوایانکارێکی وا باشی دەدەست بێ. ئێمە خۆمە داوامان کردووە، لە سەرەتایە داوامان کردووە کە بۆ ئەم قۆناغەوە باشترتا لەگەڵ هەرێماگەینە ڕێکەوتن موچەی فەرمانبەر و وەزارەتەکان بەسەر بەخۆیی بدرێ، دوجار توانێت وەکو سلفە بەکار بێ، یعنی ئەو پارەیە دوایی بژێڕێتەوە. بەڵام پێم وانی حەیدەر عەبادی بۆ ئەوەی بێ ئەوەندەی ئێمە لە حەیدەر عەبادی ینی ئەناسین و تەعامڵمان لەگەڵا کردووە، ئەو زۆر ینی چۆن لە سوورە لەسەر ئەو بۆ چوونانەی خۆی و دەیەوێت جۆرێک لە جۆرەکان ئەم شتە بسەپێنێ بەسەر کووردا کە نسبەتی بودجەکەی کەم کاتەوە، کەواتە ئەو پارەیە نانێرێ و تەنانەت بۆ بودجەی پێشمەرگەش لەو پارەیە کەمتر دەنێرێ کە لەناو بودجەکەش هاتووە. کەوایە تەسەووری من وایە ئەم ژمارانەی بۆ تەدقیقە، بۆیە لای خۆی حازر بێ ئاماری لەبەردەستا بێ. یەکەم بۆ ئەوەیە کە لە کاتی مفاوەزای لەگەڵ وەفدی هەرێمە بزانێت چۆن مفاوەزاکە. هەرێمەڵێ بۆ نمونە 1,249,000 موچەخۆرم هەیە، ئەوڵێک تۆ موچەخۆرەکانت فەرمونە ئەمەنەی زیادە، ئەوەنەی پێویستە، ئەوەنە دوا کردووە، لەوانەیە لەسەر مەساسە جۆرێک لە گفتوگۆ واتە پێویستی بە زانیاری ئەم زانیاریانێک کۆکاتەوە. بەشیشی تریان احتیمالێکە بۆ ئامادەکردنێک بێ یان قساسکردنەوەیەک بێ بۆی کە ئەگەر هاتو گەشتە ڕێکەوتن ئیتر هیچ زر بودجە تاخیر نەکرێ، یان هیچ پێدانی موچە بۆ فەرمانبەران تاخیر نەکرێ. بۆ نمونە گەریمان لە مانجی یەکە ئەگەنە ڕێکەوتن یان لە مانجی دو ئەگەنە ڕێکەوتن، هەر کاتێک گەشتە ڕێکەوتن ئەو قایموستانە حازر بن ڕووی فەنیەوە بۆی پارەکەیان پێ بدرێ. من ئومێد دەکەم کە حەیدەر عەبادی دڵی ئەوەنە باش بێ کە ئەو قسانەی ئێمە کردووەنەوە داواکارانەی ئێمە کردووە جێبەجێ بکە. ئێمە داواکارانمە تەنها ڕەسمی نەگەیاندووە، بەڵکو لە دانیشتنی تایبەت شارکردەوە
ئەمانە ئێمە پێمان باشە ینی بە جۆرە جۆرەکان چارەسەری کێشەی موچە بکەیت ینی کێشەی موچە لای ئێمە لە کێشە هەرە سەختەکانە و تەسیری ڕاستەوخۆی بەسەر ژیانی خەڵکوڵاتیان هەیە بۆی پێمە وای پێویستێت چارەسەر بکرێت. بەڵام تاوەکو ئێستا حەیدەرابادی ئەو قسەیە زۆر دووبارە ئاکاتەوە کە کورد و حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەو ناوە بێنین باشترە لەوەی کە تاوەکو ئێستا هیچ یەکێک لە خاڵە سنووریەکان و ئەو داهاتە گشتیانی کە بێ بۆ عێراق بگەڕێتەوە نەیگەڕاندۆتەوە بۆیە ئەویش لە هەوەنتە ناتوانێت بودجە و موچەی خەڵک بنێرێت لە کاتێکدا کە هەرێمی کوردستان هیچ یەکێک لە بودجەکانی ناوخۆ خاڵە سنووریەکان هیچی نەناردۆتەوە. ینی ئەمەش خۆی بیانوویەک نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەیدا بەدەست حەیدەرابادیەوە؟ خۆی لە ڕووی دەستوریەوە ئەمە ڕاز نییە لە ڕووی دەستوریەوە ئەگەر بۆ نمونە ئەو قسەی هەیە لەسەرەوەی کە حکوومەتی هەرێم داتاکانی مانعینەکانی دەستیم ناکات و داهاتەکانی ئەبێ ئیجراعاتی تر بەرامبەر بە حکوومەتی هەرێم بگرێت نەک بێت و ئەوەی کە موچەی خەڵک دەنێرێ ئەو کاتە ئەمە تەسیر ڕاستەوخۆ بەسەر ژیانی خەڵکەیە بۆیە بەڵام لە ساڵانی ڕابردووشە هاتوون ئەم ینی سزای خەڵکیان داوە بۆ ئەوەی خەڵک لە هەرێمی کوردستاندا ڕاپەڕێ بەرامبەر بەم دەسەڵاتدارە فاشیلانەی هەرێمی کوردستان و پێی بڵێ ئێوە سەبەبی نەبوونی موچە و بژێ خراپی بژێوین لە هەرێمی کوردستاندا بەڵام خەڵکی هەرێمی کوردستان بەداخەوە وەکو پێویست داوای مافی خۆی نەکردووە ینی هەڵ نەستاوە بەوە بەڵام تەمە خەڵکیش ئەو ئالێتی خۆی دەوێت هەڵسانە ئەم بابەتە شتێکی ترە ئەوەی کە گرنگە لە ئێستادا بیڵێن ئەوەیە کە حەیدەر عیبادی ئەم قسانەی تەناقوزی تێدایە تەناقوزی تیا لەسەرێکەوە بازەوە کە لەسەر ینی تریلیۆنێک دینار یان بڵێ ملیارێک دینار نە تریلیۆنێک ینی ڕازی نابێ بیخاتە سەر ئەو پارەی کە دانراوە تەخسیسی کردو بۆ هەرێمی کوردستان لەم سەرش ئەڵێ موچە ئەدەم ئەم موچەیە لە دەرەوە ڕێکەوتن نەدات ئەیکە باشە ئەگەر ئەم موچەیە بدات و پێشەوەی بگەنە ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستانە چۆنیەدا ئایا ئەیدات پێشەوەی پارانە بگەڕێنەوە ئەگەر ئەیداد بۆچی ئەم ڕخنانەی لە چییە کەوایە من پێم وان نییە بابەتەکەەوە بێ بەشێکی بردێ لە حملەیەکی سیاسی کە حەیدەر عیبادی زوو دەستی پێکردووە دەیەوێت بۆ خۆی حملەیەکی ڕاگەیاندن کە لەبەرەوەی کە مانگی پێنج هەڵبژاردن دەکرێت لە عێراقدا ئەمە بەشێشێتی بەشی دووەمیان ینی چونکە ئەبێ بزانین ینی چۆن لێ ینی میزاجی شارەی عێراقیان وا لێ کردووە هەر کەسێک دژمە کورد دژمە دەسەڵاتی کوردی بێەوە پارە بۆ کورد کەمتر سەرف بکە بۆ هەرێمی کوردستان ئەوە مەرغوبتر دەبێت لە شارەی عێراقی و شیعیدا بە تایبەتی زۆر باشە ئەوان سەر ینی ئیش لەسەر ئەم وەتەراکەن. دکتۆر ئەو لێدوانەی سەرۆکی پەرلەمانی عێراق چۆن لێک دەنەوە لەوەی کە دەڵێت کە بەم زوانە کێشە و گرفتەکان لەگەڵ هەرێمی کوردستان بەرەو چارەسەر دەچن ینی هیچ نێتێکەیە لەلایەن حکوومەتی عێراقیەوە کە هەنگاوێکی جددی بنرێت گرفت و کێشەکان چارەسەر بکرێت؟ بەڵێ بەتەئکید ینی ئەوەی کە ئێمە هیزانین ئەوەیە کە یەکەم لە ڕووی فەنیەوە کۆمەڵە دانیشتن کراوە بۆ ئەوەیان دەگەم بابەتانە چێک لەوانە ئەو بابەتەی کە موچە باسەکرێیانە و ینی لیستی موچەی فەرمانبەران باسەکرێت ئەوە مەوزوعەکەیە ئەوە بەشێک لەو مفاوەزانەی کە ئەکرێتە پێشینەیەک بۆ مفاوەزەی سیاسی ئەمە بابەتی مفاوەزەی فەنی پێ دەڵێن بۆی کە کێشەکان بێکجاری هەمویان چارەسەر بکرێن ئێمە لەگەڵەوەدان کێشەکان هەمویان چارەسەر بکرێن بەڵام لەگەڵ ئەوە دانین کە لایەنێکی حیزبی هەڵسێت یان دوو لایەنی حیزبی هەڵسن بەلای هەموو خەڵکی هەرێمی کوردستانەوە دیسانەوە بە هەمان ئالێتەکانی پێشوو پارە بڕۆتەوە بۆ هەرێم و ئەمانیش لە خزمەتکارەکانی خۆیان و لە کادر و کادرەکانی خۆیان سەر بکەن و امتیازات بۆ کۆمپانیەکانیان و بۆ کێڵگەنەوتەکانیان و بۆ مەسفاکانیان پاڵەوگەکانیان وەرگرن و دوجاریش خەڵکی هەرێمی کوردستان بێنەوەت بێ بێ موچە بێ بێ پارە بێ ئێمە لە مادرسین ئەمانوێت هەر دانیشتێک بکرێت لەگەڵ بەغداد دانیشتنی شەفاف بێ زۆر باش بەرژەوەندەکانی خەڵک لە پێشی بەرژەوەندەکانی تر. دکتۆر ئاگاداری ئەو وەفدەی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی بۆ کە بەڕێکەوتون ئەمڕۆ بۆ بەغدا بۆچی ئەو سیانە ئەو سێلایەنە چوونەتە بەغدا ئایا تەنها ئەو سێلایەنە گفتوگۆ لەگەڵ بەغدا دەکەن یاخود تەنها گفتوگۆیەکی سێلایەنە دەبێت یاخود بە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەچن؟ نەخێرەمان سێلایەنی جیاوازن و ئێمە ئەجەندایەکی جیاوازمان هەیە و پێمان وایە کە یعنی مەسئولێتی حکوومەت
هەرێمی کوردستان یا ئەو دوولایەنەی کە لەنا حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕابردوشدا ینی ئینفرادیان کردووە بە سیاسەتی هەرێمەوە بوونەتە هۆکاری ئەو هەموو شکستەی لە هەرێمە هەیە ئەم سێ لایەنە شکستانە هەڵناگرنەوە بەڵێ شکستانە و لە دەرەوەی ئەوانن و دەیانەوێت خزمەت بە کێشەکانی خەڵک بکەن یەکێک لەوانەی کە لێ ترسن ئەوەیە کە ئەگەر ڕێکەوتنێکیش بکرێت لەگەڵ بەغایە ئەو ڕێکەوتنە وا بێت خزمەت بەهێزکردنی پێگە و ینی پێگە و جێگەی ئەو دوو حیزبە دیسانەوە یاخود بنەماڵەکانی ناوە دوو حیزبە بکاتەوە مافی هەر لایەنێکی تری سیاسیە کەوە مەسئولیەتی شێتی کە بیر لەوە بکاتەوە چون خزمەت بە بەرژەوەندەکانی خەڵکەکە یەکێک لە ڕێگاکانی خزمەتکردن ئەو مفاوەزەیە ئێمە ئەچین ئەڵێین بەڵام وەفدا هاتووە بەڵێ بەیانی ئەگەر کۆبوونەوەکەی دەست پێ بکە ینی ئامانجی سەرەکی ئەوەیە کە بەلایەنە سیاسەکان بڵێ ئێمە هیچ شتێکمان لە دەرەوەی دەستور قبول نییە و هیچ سازشێک لەسەر دەستکەوتەکانی هەرێمی کوردستان ئەگەر بێت لەلایەن پارتی یاکێتی یا ئەو دوولایەنە زۆر باشە دکتۆر ئەو سێ لایەنە لەگەڵ کێدا دادەنیشن دکتۆر ئەمەوێ بزانم کە لەگەڵ کێدا دادەنیشن ئەو لایەنانە لەگەڵ سەرک وەزیران و لەوانەیە لەگەڵ زۆرێک لەلایەن لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و لەوانەیە لەگەڵ زۆرێک لەوانەیە لەگەڵ لە هێزە سیاسەکانی تریشدانیشن زۆر باشە ئەمە ینی دەرفەتێکیش بە یەکێتی و پارتی نادا لەوەی کە ئەوانیش بەجیا بڕۆن و سەفقەی جیاواز لە کۆبوونەوە و لەگەڵ لایەنە سیاسەکان لەگەڵ ئەنجومەنی وەزیران بکەن نا ئێمە مەسئولیەتی حکوومەتمان لە ئەستۆنیە چونکە ئەم لە سێلایەنێکیان لە حکوومەتانین تاوەکو بتوانێت تاکو مەسئولیەتیانە بێ بەرامبەر بە پەرلەمان بەرامبەر بە خەڵک تەنها مەسئولیەتی سیاسیان لە بەرامبەر خەڵکە هەیە لە بەرامبەر خەڵکە مەسئول بەوەی کە ئەوان خزمەت بە بەرژەوەندەکانی خەڵک بکەن سازش لەسەری بەرژەوەندەکانی خەڵک نەکرێ بەڵام مەسئولیەتیانە کە هەوڵ بدەن بەرژەوەندەکانی خەڵک و هەرێمی کوردستان بپارێزن چونکە ئێستا ئێمە مەترسیمان لەسەر بۆ نمونە باشکرایڵێن مەترسیمان لەسەر لە کاتی گفتوگوی نێوان حکوومەتی هەرێم بە نوێراتیکردنی پارتی وشێتی تەڵعان لەگەڵ بەغدایە لەوانەیە سەرش لەسەر زۆر بکرێت کە وەکو سەرشیان لێکرد چۆن لە سایە پەنجای خاچی کوردستانیان بەجێهێشت و ینی کردیان بە خەڵات بۆ حەشی شعبی و بۆ لایەنە عێراقیەکان ئێستا خەڵکی کوردستان و ناوچانیان تووشی ینی زەحمەتیشی ئێجگار گەورە و ئێستا حملەی تعریب دەستی پێ کردوێتەوە لەو ناوچانە ئەوە کردوێتەوە هەر بە هەمان شێوە لە پێناوی پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان و لە پێناو پاراستنی کۆمپانیەکانیان و مەسفاکانیاندا زۆر لەوانەیە ئاسان بێ کە زۆر دەستکەوتی تر کە هەمانە چاشتی لەسەرکەن تەنانەت ئەگەرچی دەستکەوتی دەسووری و مافی زۆر باشە کاک دکتۆر وەکو کۆتا پرسیارم ئەو ئەفانە پارتی وێکێتینی خەڵکی هەرێمی کوردستان و هیگەری کوردستان زۆر باش ئەگەر فراکسیۆنەکان لەسەر پرۆژە یاسای بودجە نەگەیشتە هیچ ڕێکەوتنێک و پەسەند نەکرا ینی چی ڕوودەدا وەکو ئەوترێت کە ینی بە پرۆژە یاسای ساڵی 2017 بودجەکە بەکارەهێنرێت طبعا في قانون إداري مالي ديني عام فصل 6 ڕگەی 4 لەوەیە هاتووە کە ئەگەر هەر کاتێک کە بودجە تصدیق نەکرا بۆ مانگانی کە بودجە تصدیق ناکرێ ئەوە حکوومەت بڕیار دەدات یان وەزیری دارایی بڕیار دەدات کە یەک لەسەر 12 خەرجیە فعلەکانی ساڵی پێشووتر بۆ کۆمەڵە سێکتەری دیاریکرا و خەرج بکرێن لەوانە ئەوان بەشی موچە هاوکاری ئیجتیماعی هاوکاری کۆمەڵایەتی ڕای ئیجتیماعی پێدەدانەوەی قەرزەکان بەڕێوەبردننی مواسساتی دەوڵەت و ئەمانەیە کەواتە ئەوە تاوکردنی ئەو مەشارەی ئیسماریانەی کە تاو نەکراون ئەم بابەتانە هەن کە ئەتوانرێت پاریان بە تەخسیس بگرێت ئێمە حسابمان کرد ئەم ساڵەکە ئەگەر بودجە بەپێی ئەم بودجەی ئێستا بێ ئەسبێ ئەم یاسایی ئێستا بێ کە هەیە و کە دەیانەوێت پەسەندیکەین هەرێمی کوردستان لە مانگێکە 470 ملیار بە بەتام بودجەی ئیستیسماریش و بودجەی تەشغیلیش هەمووی بێکەوە 470 ملیار دینارمان بۆ دێت لە کاتێکە ئەگەر ئەم بودجەی ساڵی پار بێ یعنی ئەوەی کە ئەم ساڵی 2017 هەم بەشەکەی ئێمە لە سای حەڤە ئەمێنێتەوە نابێت سای 12.67 کەلەوەی ئەم ساڵ بۆتە 12.67 هەم ئەو بەشی کە وەریەگرین بەپێ ئەو مەجموعە سێکتەرەی کە دیاری باسیشم کردن تەنها بۆ ئەو سێکتەرانە ئێمە 406 ملیار دینار بێزگە لە بودجەی پێشمەرگە وەردەگرین کەواتە ئێمە بودجەی ساڵی پێشترمان قازانجە وەکو خەڵکی کوردستان ڕاستە نەبوونی بودجە ئێمە پێم وایە ئەبێ بودجە هەبێت لەبەرەوەی بودجە شەفافە ینی چۆن لێ
وەکو خاریتەیەکی سیاسی بۆ چاودێریکردنی سیاسەتی حکوومەت بەکاردێت لایەن پەرلەمانەوە بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە ئازانی ئەم بوزێ لە ئێستادا وەزی هەرێمی کوردستان خراپتر دەکات کاک دکتۆر هیچ کاتم نەماوە چۆن دەبێت بە یەک دەرمەڵام بیتەوە سپاس دەکەم ئێستا هاوڵاتیان بینەرانی ئێمە چاوەڕێی ئەو وەڵاماکەن ئەم ساڵی 2010 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە بەبێ پاشەکەوت ئەنێردرێت سپاس دەکەم بە کورتی بێت ئەم ساڵ موچە دەنێردرێت بەڵام بەبێ پاشەکەەوە دەبێ یاخودنا ئەویان ناتوانم بڕیار بدەم چونکە دەکەوێتە سەر ئەو ڕێکەوتنەی کە دەکرێەوە ئەوەکی ئێمە توانین ئەم بڕەزیاتکەین یاخودنا بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەمین بەکر ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سپاس